یەکەم پیرۆزبایی دەکەم لە کارژێڕانی دەنجی کوردی ئەمریکا. هیوادارم سڵامەت و سەرکەوتوتر بن. دەنجی ئەمریکا وەکو یەکێک لە دەنگە خاوەن تەئسیرەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەخسوسەن لە ئێران تەئسیرێکی گەورەی هەبووە، چون مادام لە ئێران ئازادی ڕادەربڕین نەبووە، مؤسساتی نەشر و خەبەری ئازاد نەبووە، بۆیە هەمیشە ودایم ئێرانەکان تەوەجویان بە دەنجی دەرەوە کردووە، وەکو BBC وەکو دەنجی ئەمریکا. بۆیە لەم ڕابطەیەدا دەتوانم بڵم یەکێک لە دەنگەکان کە لە دەرەوە ڕاهاتوە و لە ئێراندا خەڵکی ئێران جۆیان لێگرتووە، باوەڕیان پێکردووە و دوی کەوتون و تەعقیبیان کردوون ڕادیۆ دەنجی ئەمریکا بۆ بە ئام و بەگشتی. بەڵام کە بێینە سەر بەشی کوردیەکەی خۆت دەزانی وابڵام لە ساڵی 1992ەوە ئەم ڕادیۆیە بە 15 خولەک دەستی بەکار کردووە. خۆی دەبێت تەعقیبی کردبێ، جۆگری هەبێ، تەئسیری لەسەر کۆمەڵی کوردەواریدا نابێ. بە تەبعیش وایە. یەکەم ئەوڵەن قەزایای جۆرا و جۆر لەو مەنتەقە هەیە. قەزیەی سیاسی، مەوزوعی سیاسی مهم لە وڵاتی مایە. ڕادیۆ دەنجی ئەمریکا باسی مەسائلی سیاسی دەکات، پس خەڵک بۆ دوی دەکەون. مەسائلی جۆرا و جۆری فەرهەنگی کەلتوری هەیە. ئەو مەسائل جۆرا و جۆرە کەلتوری و فەرهەنگیە کە لە مەنتەقەیمێ زۆریش تێک چرزاوە، زۆریشە هەری یەک میلەت و یەک قەوم و یەک بەش لە کۆمەڵێ، بەڵکو میلەت و قەومی مختلف لەو مەنتەقەدا هەیە. ئەویش توانیوێتی تەئسیری لەسەر وەزعی مەنتەقە هەبێ. پاشان ئەم کێشە کۆمەڵایەتیانە، ئەم نەبوونی دموکراسی و ئازادیە لە مەنتەقەدا ڕادیۆ دەنجی ئەمریکان بە نەزەری من هەموو ئەم پرسانەی وروژاندووە. چ پرسی سیاسی، چ پرسی کەلتوری و فەرهەنگی، چ پرسی ئابووری و چ پرسی کۆمەڵایەتی، هەمووی ئەوانە تەئسیری داناوە. من پێم وایە دیسانیش لەوە بەدووە ڕادیۆیەکی لەو چەشنە، ڕاگەیانەیەکی لەو چەشنە بۆ ئەو مەنتەقەی هەر دەتوانێت زۆر مفیدتر بێت، بەو شەرتەی بە دوواداچوونی خۆشی بۆ بکرێت تاوەکو بزانی چ نیازی ئەمڕۆی ئەم کۆمەڵەیە، چ پێویستی ئەمڕۆی ئەم کۆمەڵەیە و دەتوانێت تەئسیر گوزارتر بێت، مەخسووسەن لە بواری سیاسیەوە. چون لە وڵاتی ئێمە کورد خۆت دەزانی بەش کراوە بەسەر 4 وڵاتدا. دێ باشە دەگەڵ فەرهەنگی 4 وڵات، دەگەڵ یاسای 4 وڵات، دەگەڵ کەلتوری 4 وڵات سەرکاری هەیە. وەزعی کورد لە هەر کام لە وڵاتەکان جیاواز و متفاوتە. وەزعی کورد لە باشوور ئێستا خاوەنی ئیدیارە و خۆبەڕێوەبردن کیانێکی بە شکل 2 فاکتۆش بێ سربەخۆ هەیەی. باشە وەزعی کورد لە ڕۆژئاوای کوردستان 6 ساڵە گۆڕانێکی نەوئی بەسەرداهات و ئێستا خۆبەڕێوەبردن و خۆ ئیدارەیەکی هەیە و لە دروستکردنەوەی داهاتووی سووریەدا خاوەن تەئسیرە.